پیرو صلاح الدین مسرور بارزانی شوردار جوات آسای شهر ما کردستان پیشوازی حازم میر تحسین بک وکیل میر ازدیانو شام دکه پیرا کرکوژ تلیم تولان سروکی مالا ازدیان لألمانیا و پیر ناصر شنگو نونر قاسم ششوپی کاتبو. سەرەتا وەکیلی میری ئێزدیان سڵاو و ڕێزی میر تەحسین بەک میری ئێزدیانی بە مەسرور بارزانی ڕاگەیاند و سوپاسی خۆی بەو دیدارە لەم کاتە پڕ کارەدا دەربڕی. لە دیدارێکەکەدا مەسرور بارزانی لەبارەی و کۆمەڵکوژیە گەورەی بەسەر شنگال و دەوروبەری داهات سەرخۆشی لە جەنابی سەرۆک و خۆی و میوانەکان و تەواوی خەڵکی شنگال کرد و ڕایگەیان ئەو کۆمەڵکوژی و دەستدرێژەی کراوەتە سەر خەڵکی شنگال برینێکی قوڵە و لەبیر ناکرێت. سەرۆک بارزانی زۆر بەو کۆمەڵکوژیە ناڕەحەتە و گوتی ڕزگارکردنی شنگال ئەرکی هەر هەمومانە و هەموو هەوڵێکیش دەدەین بۆ ڕزگارکردنی هەموو ناوچەکانی کوردستان و درێغیش ناکەین لە دۆزینەوە و ڕزگارکردنی ڕفێنراوەکان. لە بەشێکی دیکەی دیدارەکەدا مەسرور بارزانی باسی لە چۆنێتی پەلامەردانی شنگال لەلایەن تیرۆریستانی داعش و کەموکوڕێکان کرد و ئاماژەی بەو لیژنەیەدا کە لەسەر فەرمانی سەرۆکی یاریمی کوردستان بۆ لێکۆڵینەوە لە کەم تەرخەمیەکان دروست کراوە. هاوکات باسی لە ڕۆلی قارەمانانەی ئەو پێشمەرگانە کرد کە بەرگریان لە خەڵکەکە کرد و گوتی ئەو قارەمانانەی ماونەتەوە جێی شانازی هەمومانن. هەروە باسی لەو ڕۆی شوێنانە کرد کە تا ئێستا گیراونەتە بەر بۆ هاوکاری و بەرگریکردن و بەرنامەی داهاتووی ڕزگارکردنی شنگال. دواتر حازم میر تەحسین بەک لە وتەیەکدا سوپاس و خۆشحاڵی خۆی بەو پێشوازیە گەرمە و خەمخۆریە دەربڕی و گوتی ئومێدی گەورەمان بە سەرۆک بارزانی هەیە. هەر لەو دیدارەدا باس لە کارەساتە مرۆییەکان کرا کە ئێستا 450,000 هاوڵاتی ئێزیدی بوونەتە کۆچبەر و باس لە کاریگەریە دەرونەکانی ئەو کارەساتەش کرا. باشان سەرۆکی ماڵی ئێزیدیان لە ئەڵمانیا باسی لە کار و چالاکیەکانی ماڵی ئێزدیان و سەردانە مەیدانیەکانی بۆ کەمپی ئاوارەکان کرد. در کۆتای دیدارەکەشدا مەسرور بارزانی باسی لە گرنگی و بایەقی شنگال کرد و ڕایگەیان ئێمە تەحەمولی بەرپرسیارەتی دەکەین و ئەوەی پێمان بکرێ بۆ ڕزگارکردنی شنگال دەیکەین و خۆمان لە شنگال جیا ناکەینەوە.